بەڵێ ئەوە بۆ چوونی هاوڵاتیان بوو سەبارەت بەوەی کە چۆن خەوی قوتابیان ڕێک بخەنەوە بۆ ئەوەی کە ئەم ساڵ دەستپێکی خوێندنیان بە شێوەیەکی باش بێت. جا جگە لەوەی کە ئەمە بۆ چوونی هاوڵاتیانە دەمانەوێت لەگەڵ میوانێک سەبارەت بە دەستپێکی خوێندن و ڕێکخستنی قوتابیان لە ڕووی خەو و خۆراک و هەموو ئەو ئامادەکاریانەی کە دەکرێت ئەنجام بدرێت بۆ قوتابیەک چین ئەوە گەلاوێژ نەژمەدین سەرپەرشتیاری پەروەردەیی ئەم بەیانیە لەگەڵ مانەوێت بەخێر هاتی. دایکان و باوکان خەمی ئەوەیانە کە منداڵەکانیان چۆن خەویان ڕێک بخرێتەوە. جگە لەوە چ شتێکی دیکە پێویستە کە لە سەرەتای وەرزی دەستپێکی خوێندن ئامادەکاری بکرێت بۆ قوتابیان؟ بەڵێ پێشەکی پیرۆزبایی ساڵی خوێندنی نوێ لە قوتابیان و دایکان و باوکان و مامۆستایان یەکەم هیوادارم ئەم ساڵ ساڵێکی پەروەردەیی و پڕ زانست و زانیاری بێت. بەنسبەت ئەوەی چۆن دایکان و باوکان مناڵەکانیان ڕابێنن لەسەرەوەی کە زوو بخەون و بەیانیان زوو هەستن، ئەوە ئەرکێکی ڕاستی قورسە، چونکە چەند مانگێکە لە ماڵەوە مناڵان ڕاهاتون لەسەر ئەوەی درەنگانێکی شەو بخەون و دوای درەنگیش هەستن. بەڵام وا باشە دایکان و باوکان لە ئەمڕۆوە وا مناڵەکانیان ڕابێنن کە خۆشیان ئەبێ پێشەنگ بن لەو بوارەیە لەگەڵ مناڵەکانیان زوو بخەون بۆی یارمەتیدەری مناڵەکانیان بن و ڕایان بێنن لەسەرەوەی لە سەعات 9 بە جواوە خەوتنیان دەست پێ بکە، بەرنامەیەکی تایبەتیان بۆ دابنن و کەمێک واز لە تۆڕە کۆمەڵایەتەکان و موبایل و ئەوانە بێنن. ئەگەر بێت و مناڵەکان سێری دایک و باوک بکەن کە موبایل بەکارێنن، بێگومان ئەوانیش بە هەمان شێوە لەبەرەوە بێت دایک و باوکەکان نمونەیەکی باش بن بۆ مناڵەکانیان، خۆیان ئەو کردارانە نەکەن بۆ مناڵەکانیانش چاویان لێ نەکەن. بەم شێوازە ئەتوانن مناڵەکانیان ڕابێنن لەسەر ئەوەی زوو بخەون بۆ ئەوەی بەیانی زوو هەستن و ئامادە بن بۆ قوتابخانە. خاڵێکی کە زۆر گرنگە ئەبێ دایکان و باوکان ئەگەداری ئەوە بن کە مناڵەکانیان بە بێنانی بەیانی نەنێرن بۆ قوتابخانە، چونکە چەند 4 سەعات ئەو مناڵە لە قوتابخانە ئەبێت بێگومان بە بێنان خواردن ماندووە بێ، مێشکی ماندووە بێ، دەرونی ناجێگیرە بێ. لەبەرەوە هیوادارم دایکان بەیانیان زوو لەگەڵ مناڵەکانیان هەستنانێکی باشی بۆ مناڵەکان ئامادە بکەن و مناڵەکان ئامادەکەن بۆ چوونە قوتابخانە. باشە خات و گەلاوێژ ئەگەر بەشێکی ئەم ئەرکە لەسەر خانەوادەکان و دایکان و باوکان بێت، بەشێکی دیکە هەیە کە لە قوتابخانەکە ئەرکەکە کەوێتە سەر مامۆستان ئەبێ خۆیان چۆن ئامادە بکەن بۆ ئەوەی کە پێشوازی ساڵی نوێی خوێندنیش بە شێوەیەکی جیاوازتر بکرێت تا کۆتایی ساڵ بە هەمان وزە بن کە ئێستا. بەڵێ خۆشبەختانە ئەم ساڵ وەزارەتی پەروەردە نامیلکەیەکی داناوە کە لە 3 ڕۆژی سەرەتای دەستپێکی خوێندندا ئەو بەرنامەیە بە قوتابیان ڕابگەن وەکو ڕێنماییەک کە لە 5 تەوەرپێک هاتووە ڕێبەرێکە، لە 5 تەوەرپێک هاتووە بە ناوی لە پێناو نیشتیمان و ژیان دۆستیدا. تەوەری یەکەم دەربارەی خۆشەویستنی نیشتیمان کوردستان و ئەوە پێکەوە ژیانە، و تەوەری دووەم کە ئەمە لێرەیە لە تەوەری یەکەم ئەبێ مامۆستایان لەو 3 ڕۆژەیە بەرنامەیەکی تایبەتیان هەبێ هەم یاریدە دەرەکان و بەڕێوە بەر و ڕێنمای کاری پەروەردەیش چەند مامۆستایەکیش یعنی تەرخان بکرێن بۆ ئەوەی ئەو ڕێنمایانە بە قوتابیەکان بگەێنن. لە تەوەری یەکەم کە باسی خۆشەویستی کوردستان و هاو ژیاندا ئەکات، وا باشە باسی خۆشەویستی قوتابخانەکەیان بۆ بکەن، خۆشەویستی پێشمەرگەیان بۆ بکەن، خۆشەویستی هاوڕێکانیان بۆ بکەن، مامۆستایانیان بۆ بکەن، چۆن ئەو ڕێز و خۆشەویستیە دروست ئەبێ لە نێوان خۆی و هاوڕێکان و لە نێوان مامۆستایانە. و لە تەوەری دووەم باسی مەترسیەکانی چەکە کات و تەوەرێکی کەمان هەیە باسی لە مەترسیەکانی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان نەکات، و تەوەرێکی کەشمان هەیە باسی لە تەکنۆلۆژیا و ئامێرە ئەلکترۆنیەکان نەکات. ئەمانە یعنی شتێکی زۆر باشن لەگەڵ تەوەری پێنجەم کە باس لە ژینگە و پاراستن لە سەرچاوەکانی ئاوەکات.
یعنی ڕێنمایەکی زۆر باش دانراوە خۆشبەختانە وەزارەتی پەروەردە بیری لەوەش کردوێتەوە کە ئەو 3 ڕۆژە ئەم ڕێنمایانە بە قوتابیەکان بگەێن. باشە واتە ئەمە جگەل لە پرۆسی خوێندن هەستی بەرپرسیارەتی و نیشتیمان پەروەری ئەمانە ئەچێتە ناو پرۆسی خوێندنەوە تا کۆتایی ساڵ دیاتەنیا لەم 3 ڕۆژەیە. لەم 3 ڕۆژەیە زیاتر باس ئەکرێت بەڵام کارگێڕی قوتابخانەکان ئەتوانن بەردەوام وەکو سەمینار بۆ قوتابیەکان یان لە چەند کۆبوونەیەک بە دایک و باوکانیش بکرێت و ئەم بابەتانیان تیا باس بکرێت بۆ زیاتر مەبەستی ئەوەیە پەروەردەیەکی باش بکرێن قوتابی. خاتو گەلاوێژ با بینە سەر ئەوەی کە ئەم ساڵ جیاوازە بۆ هەندێک خانەوادە کە قوتابیەکانیان پۆلی یەکن یەکەم ساڵەکە هەم ماڵەوە دایک و باوکان هەمیش منداڵەکان لەگەڵ ئەو کەرشە ئاشنا ئەبن کە ڕۆشتنە بۆ قوتابخانە لە پۆلی یەک تا چەند ئەوەی کە ئەرکەکە لەگەڵ لەسەر دایک و باوکە تا چەندێکیش ئەرک دەکەوێتە سەر مامۆستایان کە ئەو قوتابیانەی لە پۆلی یەکن ڕایان بهێنن کە کەشی خوێندنگیان خۆش بێت. بەڵێ قوتابی پۆلی یەک ڕاستی گرنگێکی تایبەتی ئەوێت چونکە خۆی وە باشتر بوو کە ئەو قوتابیانە کە پێشەوە بێنە پۆلی یەک بچنە باخچە کە بچنە باخچە ڕایان ئەهێنن لەسەرەوەی چۆنێتی هەڵسو و کەوتکردن لەگەڵ مامۆستا لەگەڵ هاوڕێکانی لە ناو پۆلدا بەڵام ئەوانیشی کە باخچەیان نەبینیوە دایکەکە بێ زۆری هاوکاری بکات و کارگێڕی قوتابخانەش بە هەمان شێوە کە دێنە پۆلی یەک ئەچنە پۆلەوە ئەو مامۆستایە بێ بەڕۆیکی خۆشەوە و کەسێکی وا بێت کە لێ هاتوو بێت و شێوازەکانی ڕفتارکردن لەگەڵ ئەو تەمەنەیە بزانێت شارەزایی هەبێت و یەکەم ڕۆژ کە ئەچێتە قوتابخانە ئەبێ ئەو مامۆستایە پێناسەیەکی قوتابخانەی بۆ بکات پێی بڵێ کە قوتابخانە ئەوە خێزانی دۆمی تۆیە و پێک هاتووە لە بەڕێوەبەر و یاری دەرو مامۆستا و چەند فەرمانبەرێک و ژینگەی قوتابخانەکەی پێ بناسیێنێ لە هەموو ڕێکانە پۆلەکان وەکو ئیدارە وەکو ئەو شوێنانی کە پێداویستی تایبەتی قوتابیەکانە گۆڕپانی قوتابخانە ئەمانەی هەمووی پێ بناسیێنێ. قوتابیمان هەیە ڕاستی کە لە ژینگەیەکی بچووکەوە لە خێزانێکی بچووکەوە هاتوۆتە ناو قوتابخانەکە خێزانێکی گەورەی تایە لەوانەیە کاریگەری نەرێنی لەسەری دروست بکات و پێی ئاشنا نەبوو بە پێشتر اینجا لەسەر مامۆستایە و لەسەر دایک و باوکانە کە هاوکاری ئەو مناڵە بکەن تا ڕادێت لەسەر ئەو ژینگە نوێی کە تێدا ئەخوێنێت. باشە ئەگەر بکرێت بە کورتی وەکو دواپرسیار وەڵامی ئەم پرسیارەمان بیتەوە کە ئەرکی هاوڕێی ڕەخنەگر چییە لە دەستپێکی خوێندنە و لەگەڵ هاوڕێکەیە؟ وەڵێ خۆت وتت هاوڕێی ڕەخنەگر هاوڕێی قوتابخانەکەیە لە هەموو ڕوویەکەوە یعنی لە سەرەتای دەستپێکی خوێندنەوە ئەبێ لەگەڵ قوتابخانەیە بێ هەتا کۆتایی ساڵ لە هەموو ڕوێکەوە لە پێدانی ڕێنمایی کردنیان لە سەردانی کردنی قوتابخانە لە سەردانی کردنی پۆلەکان گیر و گرفتەکانی قوتابخانە بگەین بە پەروەردە وەزارەتی پەروەردە. ئێمە سپاس دەکەین خاتو گەلاوێژ نەجمەدین سەرپەرشتیاری پەروەردەیی ئەم بەیانیە میوانمان بوویت لە پرۆگرامێکی تایبەت بە دەستپێکی ساڵی نوێی خوێندن کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ زەنگی ساڵی نوێی خوێندن و دەستپێکی لێدرا. سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس.